پرۆفیسۆر دکتۆر ئیسماعیل قەرەنی مامۆستای کۆلیژی زانستە ئیسلامیەکان لە زانکۆی سڵاحەدین لە تەمەنی 67 ساڵی بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. دکتۆر ئیسماعیل حافڵی قورئانی پیرۆز بووە و زیاتر لە 3000 فەرموندەشی لەبەر بووە. کوڕی گەورەی مامۆستا باز لەوە دەکات مامۆستا تەمەنی خۆی بەخشی بوو بە وتنەوەی وانەی شەرعی. دوای نوێژی بەیانی وەفاتی کرد. طبعا لە هەموو ژیانی باوکم هەر لە خزمەت دینی ئیسلامی پیرۆزدا بە هەر لە خزمەت ئەو پەیامەی بووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە ئێمەی گەیاندووە. هەر لە منداڵیەوە هەر خولیا و ئارەزوو و هیوایەتی دائیمە دین و ئاین و قورئان و حەدیث و وەعز و ئیرشادات بووە. لە ساڵی 1950 لە دەی بنەسڵاو لە دایک بووە، هەر لەوێن دەریش حجرەی مزگەفتی لەوێ تەواو کردووە. پاشان کە دێتە شاری هەولێر لەوێن دەریش متەوەسڵ و عەدادی تەواو دەکات. پاشان دەچێتە کۆلێژی زانستە ئیسلامیەکان لە شاری بەغدا، هەروەها لەوێ ماجستێر و دکتۆراشی هەر لەوێ تەواو کرد. وەروەها چەندین تەڵەبەی پێگەیاند لە بواری زانستە ئیسلامیەکاندا، هەم لە هەولێر هەم لە بەغدا. هاوڕێ و دۆستانی مامۆستا بە چاوی پڕ لە ئەسرین و گریان و دڵی پڕەوە باسی ژیان و بەرهەمی مامۆستا دەکەن و دەڵێن کەسێکی خاکی بووە و هەردەم هاندەری بەدەستهێنانی زانست و زانیاری بووە بۆ قوتابیەکانی. دکتۆر لە بەکالۆریۆس هەر مامۆستام بووە، لە ماستەر هەر مامۆستام بووە، لە دکتۆرای هەر مامۆستام بووە. پیاوەکی خواناس، حافظ القورئان، بەتەقوا، پیاوەکی بێتەکەبڕ، متەواضع. ئەخوای گەورە ئینشاءالله جێگای بەهەشت بکەیە. زانایەکی تەواو بوو لە زانستە شەرعیەکان، بەتایبەتی لە قورئان زۆر ئاگادار بوو. قورئانی لەبەر بوو و لە تەفسیریش کەم شوێن هەبوو لێمان کە ئینسان لێی پرسی وایە وەڵامی نەدا بوایەوە. و دکتۆر ئیسماعیل چەندە زانا بوو، ئەوەندە سادە بوو و ئەوەندە ڕووخۆش بەڕووی تەڵەبە، ینی ڕۆژێک نەمان بینی، ینی ڕووی خۆی بەرامبەر تەڵەبەیە گەرش کات، هەمیشە دەم بە خەندە، کەسێکی زۆر زۆر سادە. لە ئاسی پرۆفیسۆری کەسێکی زۆر زۆر سادە بوو، کەسێکی خاکی بوو و ئەوەندەی ناسیبمان الحەمدولله لەگەڵ خوای خۆی سبحانه وتعالى و لەگەڵ زانستەکانی شەریعەت و لەگەڵ قوتابیەکان و لەگەڵ وڵاتی خۆی کەسێکی پڕ بەرەکەت و وەڕاست و سەرڕاست بوو. لە مەکتەبێ سەرکەوتوو بووم الحەمدولله و هەروەها بخوێنن لە مزگەوتێ هەتا ئیجازەی مامۆستایەتیم وەرگرت. لای مامۆستا عەبدولکەریم بەدەرز ڕەحمەتی خوای لێبی ئیجازەکەم وەرگرت و یعنی زۆر پێم ورتاع بووم، زۆریشم کەیف بە ئیجازەکەی هاتیە لەوە کە لە دکتۆرای ئیستیفادەی لێ بکەم. ئەوجا ئەو کندانە ئینسان بە خوتوەیەک دەست پێ دەکا، بەڵام بە مستەقبەلێکی چاک ئیستیفادە لێ دەکا. ئەمە کە دەستمان پێکرد وەڵای کتابمان پێ نەدەکرا، پارەمان نەبوو کتابی پێ بکڕین. یعنی زۆر جار ڕادەوەستین مانجیەکە کتابەکەمان بکڕی بە زۆر زۆر باش بوو. دکتۆر ئیسماعیل قەرەنی لە ساڵی 1957 لە گوندی بنەسڵاوی سەربا پارێزگای هەولێر لادایک بووە و لە سەرەتای منداڵیەوە دەستی کردووە بە خوێندنی حوجرە و دواتریش لە هەولێر خوێندنی سەرەتایی و ناوەندی تەواو کردووە. مامۆستای کۆچکردو و زیاتر لە 17 بەرهەمی دانراوی هەبووە و تا ئێستاش تەنها 4 کتێبی چاپکراوە. دواتریش دکتۆر ئیسماعیل بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە لە تەمەنی 67 ساڵیدا کۆچی دوایی کرد. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.